بەڵێ زەممان باز لە پاراستنی ماڵ و باڵەخانەکان دەکەین لە شۆرتی کارەبا بە میوانداری بەڕێز کاک بڵند غەریب شارەزا لە بواری کارەبا. کاک بڵندیان زۆر بەخێر بێ. زۆر سپاس. کاک بڵند لە سەرەتای دروستکردنی خانوودا چۆن ئیحتیمام ئەدرێ بە جوانکاری و بە دیزاین و ئەم بابەتانە تا چەند گرنگە ئیحتیمامێکی جدیش بدرێ بەم بابەتە گرنگە؟ سپاس بۆ جەنابتان. ئەتوانم بڵێم گرنگترن لە هەموو بوارەکانی کە بواری کارەبا کە بەداخەوە زۆر ئیحتیمامی پێ نادرێت. یعنی جاری کە باسمان کردووە هاوڵاتیە کاتێک ماڵێک دروستەکە ئەو نە ئیحتیمام بە جوانی دیزاین و شێوازی تەسمیم و ڕازاندنەوەی ماڵەکەیەدا ئەوەی کە دفن ئەکرێ و داپۆشێت زۆر گوێ بەوە نادا کە ئەوە لە هەمیان گرنگترە بە تایبەت کارەبا. چونکە ئەتوانی تۆ بڵیت لە ناو بیناکەت لە ناو باڵەخانەکەت بە تایبەتەوانی کە بە باڵەخانەی بازرگانی و تیجارین زۆری ئامێرەکانی کارەبا تایە بەکاردێت. توانی بڵیت چۆن قومبەلێکی تەوقید لە شوێنەکە دانیت و چاوەڕێی ڕۆژێک بتەقێتەوە. بەڕاستی کارەبا بۆ شێوازەیە بگەڕێ کام وایە هەرزان بێ بەکاری بێنی، کام جۆر لە سویچ و سویچپلاکان هەرزانە بەکاری بێنیت. دوجارە رەوەندەی بڵێ کارەبا گەێنی تا ئەمێرێک و ئەمریکا ئیش پێەکەی، بەڵام نازانێت بە مروری زەمن بە تێپەڕینی کات ئەو کوالیەتی کە بەکار هاتووە لە وارەکانە لە سویچ و سویچپلاکانە توانای نامێنێت و نزیکترین شتیش کە تووشی ئەبێت ئاگرگرتن، ینی ئاگر تێبەربوونی ئەو سووتانی ئەو وارەیە کە خۆشیەوە هەمووی ماوادی پلاستیک و موادێکە کە یعنی موادێکە قابلیەتی گرگرتنی ئاسانە و لەگەڵ هەموو گەرمبوونێکە یعنی زیاتر نزیگە بێت تۆلەوەی کە ئاگر بگرێت. لەبەرەوە ئێمە هاوڵاتیان لەوەیە کەم تەرخەمە یان دەستی تێچووی کارەکە لەوەیە گوێی پێ نادا. ئەگەر ئامێرەکەشی باش بێت کوالەتی موادەکانیشی باش بن، بەڵام زۆر جارەگە ڕێبزانت چوەستایەک کام کەسێک کە دەستکارەکەی هەرزانترە ئەوە بەکارێنێت. ئەویش لە ڕووی کەم شارەزایی لە ڕووی کەم ئەزمموی تەنها لەوانەیەوە هەست بکات کە سارد و گەرمێک بە وارێک گوازێتەوە بۆ جێگەیەک و ئامێرێک ئیش پێ بکات بڵێ من ئیشەکەم تەواوە، بەڵام خۆی ئەسڵی کارەکە بەو شێوازە نییە. ئەبێ و کەسێک کە لە ناو ماڵە تەسیسی کارەبایی ناو ماڵ ئەکات بە جۆرێک شارەزایی هەبێت، یعنی لەگەڵ خاوەن ماڵە بەیەکەوانێت تەنسیقیان هەبێ بۆندەی کە بڵێ تۆ لەم ژوورەیە چی بەکارێنیت، بڵێ من لەم ژوورەیە ئەوەندەم ئامێر هەیە، بڕی ئەو ئامێرانە بێ بزانێت چەند واتەی پێویستە لە چەند ئەمپێرا کۆتایی پێدێت و زیادەیەکیش حساب کا لەگەڵیا. دوجار ئەو وارە و ئەو سویچ پلاکانەی ئەو سویچانەی کە لەو ژوورەیە بەکاردێت یعنی ئەبێ جیاواز بێ لە ژوورێککە کە کەمتر تۆ کارەبای تیا بەکارێنیت یا لە ژوورێک کە زیاتر بەکارێنیت. لا ئێمە بەداخەوە ئەچێ بە جوملە شتێکە کڕێت، یعنی ئەڵێ ماڵەکەم پێویستی بە 20 سویچ پلاکە، بە یەک جار 20 سویچ پلاک لە یەک نەوعەکڵێ وێنە دایەنێت یان بەجارێک 20 سویچێنە و دایەنێت گوێدانی کوالیتیەکە بێ گوێدانی بەڵێ بەڵێ بەڵێ. یعنی تۆ تەلەڤیزیۆنێکت هەیە لە 40 وات 50 بۆ 100 وات بۆ نمونە زیاتری پێویست نییە، سەلاجەیەک زیاتر پێویستی بەکارەبایە، مجەمیدەیەک زیاتر پێویستی بەکارەبایە، یان هیتەرێک بەکارێنێت یان ئامێرێکی ئوتو یان ئامێرێکی غەسالە. ئەمانە هەر یەکە و شێوازی بەکارهێنانەکەی شێوازی ئەمپێڕێ و پێویستی بەکارهێنانی واتەی بۆ کارەباکە جیاوازە. لای ئێمە فەرقی ئەوە ناکرێت، یان نەچێ دەڵێت 4 تۆپ وارم بەرێ ئەوەندە 2 بە 2 و ئەوەندە 2 بە 1 یانێ تەسیسەکانە ناو ماڵەکەیە گوێ نایەتێ لەم ژوورەیە گەر 20 گڵۆپی هەبێ لەو ژووریا چلی هەبێ لەو ژووریا دەیە بە یەک شتە. ئەوە خۆی کەم تەرخەمەکە لە خاوەن ماڵەوەیە. دەناوانێت کە ئیش ئەەکەن لە بواری کارەبایە وەستان هەمویان وەکو یەکنین. باشە ئەبێ مهندسی کارەبا ئەم دیزاینی شێوازی کارەبای بکە لە باڵەخانەکانە یان وەستاکانیش ئەتوانن باش تەکە قورس نەکەین. ئەگەر بینایەک باڵەخانەیەکی بازرگانی بێت دیارە بەبێ مهندسی کارەبا نابێ ئیشەکە بکرێت. لەبەرەوەی مهندسی کارەباکە تەواو شارەزایی لە تەواوی بوارەکانی بڵێن بەکارهێنانی کارەبا پێداویستیەکانی هەیە، بەڵام وەستاکانیش وەستامان هەیە زۆر شارەزایە و یعنی توانا و تاقی کەمتر نییە لە مهندسێک لە ئەندازیاریی کارەبا.
بەڵام مشکلەکە لەوەیە هەیە هاوڵاتیەکی ئێمە کاتێکە باڵەخانەکەی هەیە بیناکەی هەیە شوێنەکەی خۆی دروستەکات جارێکە لە مێشکیا ئەوەیە کەمترین نرخ ئەوە زۆر مشکلەیە ئاڵێ خۆ من شتەکەم دفنە بێ لە ژێر گەچەوە لە ژێر کاشیەوە خۆی دیار نییە یانەچێتە بازار دەجۆر سویزانراوە ئەوە معانی هەر خۆ ئینسانە بێ خۆمان بزانین یعنی گڵۆپێک تۆ لە سەقفێکدانێت معقول نیە گڵۆپێک هەیە بە $10 گڵۆپێک شێ لەو لاوە داینەوە بە $1000 تۆ ئەم دووشتە هەردووچی هەر شەوقێک تەیاتێ بەس پێ دوا بێ هەردووچی وەکوێ گوایمە ئەمە کارەسات باشە کاتە کوالێتی ئەو بابەتانی کە پێویستە بۆ سیستەمی کارەبا بەکاربێنێ کوالێتیەکان جۆرا و جۆرن و ئەبینین ینی هەندێک کەس هەیە لەبەر نرخەکەی ڕەنگە پەناباتە بەر کوالێتێکی هەرزان جا ئەمە چۆن پێویستە هەڵبژێرە ئەویش هەر ئەکەوێتەوە سەر ئەوەستایی کە هەڵێ بژێریان خۆت بەرپرسی لە هەڵبژاردننی ئەو کوالێتی لە هەردوو حاڵەتەکە هەر خاوەن ماڵ بەرپرسە خاوەن ئیشەکە بەرپرسە چونکە وەستاگەش هەر ئەو دیاریەکە تۆ بچۆ بە دوای کەسێکی باش بگەڕێ شارەزا کە بتوانێت هەم ڕێنمایت بکە بۆ کڕێنی پێداویستیەکان و هەمیش بەڕاستی ئیشێکت بۆ بکە کە تۆ سبێنێ سوودمەند بیلی چونکە وەکو باسمان کرد کارەبا وەک هیچ شتێکی کە نییە ئەگەر کاشێک بە ڕووکاڵی ماڵەکەی وێتی یان گەچ کاریی کردو سبێنێ ئەکرێ دەستکاری بکات بەڵام تۆ ناکرێت بێ هەموو ماڵەکە دەڵۆشیانی لەبەرەوەی کە یعنی کارەباکە دیان خوانە کردە لە ڕوودانی کارەساتێکە یعنی تۆ گەچەکەت کاشێکە کەوتۆتە خوارە و لێ بۆ تۆ خۆکرێ کاشێکدانە یا گۆڕانکاری تیا بکەی بەس ئەگەر ئاگرێکەوتۆ بۆی کارەبا تۆ چیەکەی یانەگەر کابرا تاسیسێکی مەجاری کردووە لێ بۆنێک دێت خۆ ئەکرێت چارەسەرێکی بکات بەڵام ئاگرکەوتنەوە خۆ ئەمە کارەساتە یعنی لای ئێمە بەداخەوە هاوڵاتیان خۆیان هۆکاری یەکە من ولی ئێستا ئەتوانین بڵێن خۆشبەختانە لەم پرۆژێ ڕووناچی و 24 کاتژمێری کارەبا ئێمە ساڵان لە دوای ئیهمالی خەڵک خۆی گەورەترین هۆکار بۆ دروستبوونی کێشەی کارەبا بەکارهێنانی زیاتر لە سەرچاوەیەکی بەکارهێنانی بڵێن دابینکردنی کارەبا بوو کە لە بینی مۆلیدە و بینی ڕئیسیە زۆر جارە و کارەساتە ڕووی ئەیە چونکە هەردووچیان یەک جۆر کارەبات نایەنێ هەردووچیان بۆ نمونە لە بڕین و لێدانەوە برین و لێدانەوەیە ئەکرێت کاتە ئاڵوگۆڕی کارەباکەش خۆی شۆڕکێکی باشی کێشەیەکی زۆر گەورە بوو بەڵام خۆشبەختانەوە ئەسەوە حەل بووە یعنی تۆ ئەکرێ بڵێن ئەمجا هاوڵاتی لە 100% خۆی بەرپرسە بینە سەر هۆکارەکانی دروستبوونی شۆرتی کارەبا تەڕبوون شلبەستنی وایەرەکان یان ئەو هۆکاران چین کە لە ماڵەکانە دروست دەبێت لە شۆرتی کارەبا هۆکار زۆرە بۆ دروستبوونی کێشە لە کارەبایە وەک سەرەتا باسم کرد بۆ بەڕێستانە ساوتم دابینکردنی زیاتر لە سەرچاوەیەکی کارەبا ئەو خۆی کێشەیەکی گەورەیە چونکە هیچ کاتێک تۆ ناتوانێت دوو جۆر کارەبات هەبێت بە هەمان زەبزەبە و بە هەمان بۆ نمونە واڵتیە و بە هەمان ڤۆڵتیە بێتە لای تۆ و ئەمە تۆزێک زەحمەتە بەڵام لە ئێستاە کە یەک سەرچاوی کارەبا دابینەبێ ئەمە زۆر باشە حەلی ئەوە کراوە هۆکاری تر بە بەکارهێنە بڵێن بەستنی فعلەن وەک جەناب دەفەرموویت شل بەستنی جۆینێکی کارەبا یان برغۆیەکی کارەبا لەسەر لە بۆردی ڕئیسی ناو ماڵەکەەوە کە داغڵە بێ هەتاوە کونێ سویس پلاچێک هەمووی هەر کێشەیە لە کارەبایە ئێمە شتێکمان هەیە زۆرترین زەخت زۆرترین فشار ئەچێتە سەر جێگایەک کە ئاسانتر گەرم ببێت بۆ نمونە جۆینێک ئەگەر وارێک تۆ هاتە یەک تایمە یەک تاڵە زۆرترین فشارەکەوێتە سەر و شوێنێکە جۆینە ئەو جۆینش ئەگەر شل بێت لە نەتیجەی سپارت یەک دوان سیان چوار ئەبێتە هۆکاری دروستبوونی کارەسات و کاتێکیش کە داخڵەکرێت بە سویچ پلاگیان بە سویچەکان جاری وایە ئەو بڕغۆ ئەوەندە لە حەدی خۆی زیاتر وەشەکەوێتە سەر نوعی کوالێتەکە جاری وایە باوەڕەکەی بڕغۆیەکت بەستووە وارەکەی قرتانەوە لە ناوە بە قرتاوی ماوەتەوە کارەباکەت ئەداتێ بەڵام سێرەکەی خەڵک زۆر جارەڵێ ئەوە نییە زۆر زەختی لێ ئەکات ئەلەکاکە ئەبرەوێتەوە فعلەنەوە لە ناوە قرتاوە و ئەم هاوڵاتی گوێی پێنایەت یان جاری وا هەیە چێ چیلکەیش پیاگە جاری وا هەیە
سەد شت بەکارێنێ بەس لەبەرەوەی کارەباکە بێ ئیتر ئامادەیتیان نییە کەسێک بانکە سویچەکە بکاتە بزانێ هۆکاری ئەمە چییە ئەگەر خراپی سویچەکە ئەکرێ بگۆڕێت ئەگەر قرتاوێک هەیە لەناوە ئەکرێت چارەسەر بکرێت یان لە بەستنی ئامریکان جاروێ ئەوەندە تونگ ئەبەسێ دەمبڕخۆ بڕخۆکە سلاکە بێت یعنی ئەکەوێتەوە سەرەوەی بڵێن بۆستاکەش ئەگەر کەسێک بێ بەڕاستی ترسی خۆی لە دڵانە بێ لەوانەیە گوێی پێنەیات بەم شێوازە بەجێ ئێهێڵێت ئێسبێنێ ئەم خاوەن ماڵە بەکاری ئێهێنێ جارێک دوانسیان هۆکارە بۆ دروستبوونی ئەو کێشە هۆکارێکی تر بۆ کەوتنەوەی ئاگر لە ناو ماڵە بەکارهێنانی ئامێرەکانی کارەبایە گەرمکەرەوە بەتایبەت کە ئێستا بەرە و زستانە ڕۆینێمە یعنی خۆزگە بکرایە کارەبا بۆ شتێک بەکاربێ کە بەدیلی نەبێت بۆ نمونە تۆ لە ماڵە ئامێرێکی جلش نەدەیە غەسالەیەک دەیە تۆ بەدیلت نییە بۆ مێلە ئێستا خۆ خانمان بەدەشت ناشۆ نەگەروان پێڵێن لەوانەیە هەر لێشمان تووڕەوە غەسالەکە بەکارێنین باش غەسالەکە بەدیلی نییە با بڵێن نیەتی بەڵام خۆ هیتەر بەدیلی هەیە خۆ ئەکرێت گەرمکەرەوە لە ماڵە شتێکە بەکاربێت یان بۆیلەرێک دانراوە لەژێر حەمامێکە ئەکرێ بەدیلی هەیە خۆ ئەمە یعنی بەتابەدەمە سیستەم و نظامی شۆفاش ئەمە هاتووە ئەتوانین بڵێن خۆزگە وای لێ بەهاتایە کارەبا بۆ شتێک بەکاربێ کە بەدیلی نەبێ ینی بەدیلەکەی بەس کارەبا بێ ئەگەر شتی ترس بەدیلی هەبێت ئەوە هاوکاریەکی زۆر باشە لە کەمکردنەوەی ڕوودانی کارەسات بەهۆی کارەبا لە ناو ماڵە باشە باسی هۆکارەکانت کرد بەڵام زۆر جار بە تایبەتی لە جێ هەڵگرتن و جێداخستنەوە کە لە کوردی خۆمانان باوە خانمان هەموو ماڵەکە تەڕ ئەکەن ئەمە کاریگەری هەیە لەسەر دروستبوونی شۆ بە دڵنیاییەوە دەیان کارەسات ڕوویداوە بەڵام ئەوە ئەتوانین بڵێن ئەگەر نابێتەوە هۆی ئاگرکەوتنەوە بەڵام بەتایبەت لە مەطبەخ لە حەمام لەو شوێنانەی کە کاشین یعنی گەچ نییە گواستنەوەی کارەبا بەهۆی تەڕیەوە کە خۆشمان نەزانین ئاو گەیەنەرێکی باشە بۆ تەزووی کارەبا ئافرەت گوێ نایەتێ بە بەلوعایە کۆکەوتۆتە ئەم سویچ و ئەوانە و دیارە ئاوی بەرەکەوێت لە پشتەوە تەزووی کارەبا هەیە ئەم تەزووی کارەبایە تەواما بێتە مادەیەکی گەیەنەر هیچ شتێکی نەگەیەنەر نییە لە بینی کارەبا و لە بینی ئەم دیوارەیە لە بینی ئەم شتەیە کارەبای چۆتە سەرجاری وا هەیە لەوانەیە محەجەرە لێ نزیکە جاری وا هەیە ئەمە هۆکار نییە بۆ گرگرتن بۆ ئاگرکەوتنەوە بەڵام هۆکارە بۆ تەزووی کارەبا لە کەسێک بیدا و بەداخەوە کە ئەمە ڕوویاوە و یعنی بینیمان و خەڵکە بووە ئێمە لە 5-6 ساڵی ڕابردووە لە یادمە لێرە لە مانتیقەی خەرگە کەسێک کرد بە ئاوڕشێن کە ئاوی بیناکەی ئاوڕشێن کردبوو بڵێن هێڵی های تێشن ئەوەی کە دێت بە بەردەمی ماڵەکەیە بەستانی بەرز 11,000 ڤۆڵت بە ئاوڕشێنی ئەوە بەداخەوە یەکسەر کوشتی چونکە هەر گێنەر بە ئاوەکە لەبەرەوە لە ماڵە ئەوە بە تایبەت دەبێت خانمان وریای ئەو حاڵەتە بن لە شۆردنی ماڵە تۆ گەت سێرەکەی ئاوە مژێ بە ئارزووی خۆی یعنی ئەم گەچە تەڕەکەی تەواوە بێ بێتە بە گێنەرێک سویس پلاکەش لەناوە کارەبای تایە و ئەم حاڵەتانە ڕۆیات ئەکرێ بڵێن ئاگر ناکەوێتەوە بەڵام هۆکاری جانە دەستدان و بەرکەوتن بە تەزووی کارەبا ئەو زۆرە بێ زۆر کاک بڵێن گەرمبوونی زۆری وایەرەکان یاخود بیستنی دەنگێک لە کارەبا ئەمە تا چەند گرنگە زووفریای بکەی زۆر ئاگاداری بی یان زۆر جارە بێتەوە هۆی سووتانی پلاکێک ڕەشێکات و دەرەوە هەر ئیتەرەکەی زۆر هەرەوە ئیشی بۆ هەر ئیشی بۆ بکە گیزەگیزەکە لە پەنەوازن گۆرانی بۆڵێ کاکە ئەی سووتیانە ئەوە مشکلەیە وشانە زۆر مشکلەیە ئێمە وتمان سەرەتا ئەو وایەری کە بەکاردێت بۆ ماڵ دەبێ وایەرێک بێت کە بەرگەی ئەو بڕی ئەمپێریە بگرێت کە تۆ کارەبای لێ ڕاکێشیت ئەگەر بەرگەی ئەوەی نەگر وردە ئەسووتێت تەخلیفێکی بەسیتیە و تەخلیفەکە سووتیانێ و ئەوە بێ بە کێشە یعنی ئەبێت وایەرەکە بەو ئەندازێ بێ سلکی وایەرەکە بەو ئەندازەیە بێت کە ئەو ئامێرە پێویستێتی ئەوە زۆر گرنگە و بەنسبەت سویچ پلاک و ئەوانەوە کە عەرزم کردیت باشترین شت بۆ ئەوی کە ئینسان خۆی بە دوور بگرێت لە ڕوودانی کارەساتێک بەهۆی کارەباوە زوو فریاکەوتنە باوەڕەکەی وەکو نەخۆشی جەستەی مرۆڤ وایە
ئینسان ئەگەر هەستەکە بۆ نمونە ئازارێک لە جەستیایە هەتا چەند زووتر بەهانایەوە بچێت زووتر ئازارەکەی لە کۆڵە بێتەوە و زووتریش معرض نییە بۆی تووشی نەخۆشی خراپتر ببێت سیارە بە هەمان شێوە ینی تۆ ئەگە سەوتێک لە سیارەکە هەیە ناچێ بەلایەوە زیادەکە وردەوە دوای لێ ئەگەر ئەمڕۆ بە 20,000 نەجاتی بێ بەیانی بە 200,000 نەجاتی ناوێت کارە باش بەو شێوازەیە تۆ لە ماڵە ئاماژەت پێوەک جەناب دەفەرمیە و سویچ پلاکە ڕەش بووە ئەنی تەواوی خۆ تۆ چی لێگەی یان سەرە پلاکەکەی سوتاوە قرتێنێ وارەکەی پیاکە ئەنی جوێ بۆ نادات سەرە پلاچێک بۆ منە بە 1000 دینار بیکڕێ و مەزبوط و موتۆر بیبەستێتەوە کارەبا شلی زۆر کێشەیە بۆ کارەبا ئەبێت تو موتۆل بێت چونکە تۆ دوو ئامێر بە یەکە بەستیت وەکو ڕاکێشانی دوو ئۆتۆمبیل وایە ئۆتۆمبیلێک پەچی کەوتووە ئۆتۆمبیلێکی ڕای کێشێت چەندێک بینی ئەم دوانە تو موتۆڵ و مەزبوط بێت ئەو ئیشە بە باشتر بە ئەنجامەگەیەنێت تۆ ئەتەوێت لە ڕێگەی ئامێرێکت هەیە و لەم بەرەو کارەبات هەیە ئەم دوانە بە یەک بگەێنیت چەنێ ئەمە تو موتۆڵ بێ بۆ گەیاندنی ئەوە پارێزگاریکردن و کەمکردنەوەی ڕوودانی کارەسات ئەوە زیاترە بێت باش ئەگەر خوا نەکردەوە وتمان ڕوویە و شۆرتێک لە شوێنێکە بۆ هۆکاری کارەساتێک ئەو کاتە دەکرێت چی کرێت لەم سیستەمی کارەبا پێویستە سیستەمێکی بەدیلی بۆ بهێنیان چارەسەر ئەکرێت لەم کاتانەیە یعنی ئەگەر کارەساتەکە ڕووباخ و یعنی بێ ئاوڵاتی خۆی بەهانە بچێت چی بکەیانی وەکو چۆن سیستەمی تێناگەم بەسمەوەی کاتێک ینی بۆمە سێرەکەی ئەم بینایە کێشە لە کارەباکەیە و شۆرتێکیش ڕوویەوە ئەکرێ ئەم بینایە سیستەمەکەی بە تاواتی بگۆڕێ بەڵنیاییوانێ لای ئێمە ئێستا با بڵێنەوە بۆ حاڵەتێک ئەگەر کەسێک ئەم ڕێنمای و ئامۆژگاریانی پێشتر بۆ نمونە پێنەگەیشتووە یان گوێی پێنەداوە لە ئێستاە ئالاجا باشە خۆ من وەڵی خۆ نەم کردووە ئەکرێت خۆکرێت ئێستا بێت کەسێکی شارەزان چیکی ناو ماڵەکەی خۆی بکاتەوانێت لەو کارەبای لە کێبڵی ڕیسیەکە داخڵە بێت بۆ ناو بۆردەکەی سێرەکە هەنگاو بانگاو لێرە بۆردێکی یعنی یەکەمین هەنگاو لە ناو ماڵە بۆردە ڕئیسەکەی کە کارەباکەی داڵەوە زۆر گرنگە ئەبێت تۆ بزانێت لەبێت چیت هەیە و چۆن تەوزیع عەبیت ئەگەر ئەمەی مەزبوط بوو دەست پێ بکە وردە هەنگاو بە هەنگاو بۆ نمونە مۆسای پێڵێ کوالیتی وارەکانت موشکیلەی نییە تەواو لەوە سەلامەتە پێڵێ ئەم بۆردت لێرە کێشە لە ڕیلەیەکە هەیە کێشە لە کۆنداکتەرێکە هەیە پێویستە ئەمانت هەبێ نیتە چارەسەری ئەکات ئەکرێت یعنی کەسێک ئەگەر پێشتر گوێی پێنەدا و ڕێنمایەکانی وەرنەگرتو یان وتوێتی لەوانەیە هیچ ڕوو نادا ئێستا سێرەکە ماڵێک لەولاوە باڵەخانێک لەولاوە ئەبیستین لێرە لە ڕوودانی ئەم کارە ساتانەیە ئەکرێ ئێمەش بە هۆش خۆمان بینەوە وەڵی جا پێش ئەوەی کە من تووشێ و حاڵەتە بم با بێم سکۆریتی خۆم بپارێزم بێم ئەکرێت باڵێ ئەکرێت و ئاسانە و واش باشترە بکرێت زۆر سپاس دەکەین بەڕێز کاک بڵند غەریب شارەزا لە بواری کارەبای خۆ بەخێر